ویستو من پێشمەرگیەوە کۆنی هەم بواچمە دانەبڕێی دیرینی هەم ساحەی چواردە شەهیدانە ئەگەر مەسەلێ سەروانەیە بۆ داگیرکاری تورک وێش ئەسڵ مەغۆلستانەوە ئەمان خۆی نەچی حەشاڵ نەگرا چی وێ نەبێن بەنامێ 6 ساڵەوەن 50 ساڵێن دۆڵە و تورکیامان یعنی ئی تورکیا کە دروست بیان فرە کۆنیش نییە فرە مێژوێنش نییە بەڵام بە ینی داپڵۆسانەرێنە بەڕاستی من ماچوو هەر کاتێ ئێمەی کورد دۆسایەتی تورکی کەرمی ئاوەقتی نامێ دمایی دماوە یعنی بەڕاستی هەر کاتێ ئێمە گەرەکمان بە دۆسایەتی دۆڵە تورکی کەرمی ئاوەقتی کورد ئینا خەتەرنە تەمام و دژمنەکانمانە تورکیەوە فاشستی بە دژمن و گەل و کوردیزان و چونکە هیچ سێقەوەش پەنە مەکردی و ئاێ ئانە واچیش پەنە کورد گەرەکشانە بڕاشۆ کەرەشان زمانەکەیش ئەسڵەن نازا چونکای داگیرکەرێوەنێ تەماشەکەرە وەختێکە هەر جەنگەکە و زوج هەکاری نەگێرەش تا ئیسە تەمام و دماکەوتەی ئێمە تەمام و شۆڕشەکە ئێمە یعنی ئەکسەریەتش دەستی یەکەم کە دژمنە ما بیە بۆ تورک بیان ئیسەیچە داگیرکاری تورکی ئاسان نییە واشمی فڵانە لایەن دۆسایەتیش کەەوە هەمساشا وەڵێنە ئەگەر دەسەڵاتش بی بە تەئکید ئالایەنیت لێنە بەرو یعنی ئانە فەرقش نییە لاشۆ ڕۆژەڵات و ڕۆژ ئاوا و باکوور و باشوور فەرق نییە لە تورکیوە گردی بەچەمێ تەماشەکەر و من پێسە تورکی بشناسم تورک دۆسایەتی کردەیش یعنی پێسەنە دۆسایەتی ماری کردی جامەر دۆسایەتیش کردی و داگیرکاری تورکی خەتەرە پێ ئێمە ئەگەر بێ و یەکدەنگ و یەکەڵوێستی نەبێمی ئینامی ئەو بڕۆ خەتەرینە ئاچی زروف نەجارێ بەتایبەت چونکە پلانەشانە وێش تورکیا پلانەشەنە تا نزیک و شنۆ نەغەدەی ئاسنووری داگیرکەرەوە ئەسڵەن پەکەکەی چەر نازۆ ئەگە پەکەکەی چ نەمەن بەڕاستی ئاوەختی ئێمە بوون مامە منە بنەجوم یعنی بەڕاستی بە زەعیڤیەی پەکەکەی کوردستان و ئێمەش ئینا ئەو بڕۆ خەتەرینە جا هیوادارنا جەنگی براکوژی جارتر سەرورد نەدەوە چونکە ئێمە بێم شانازی بە یەکچی وە کرد و جەنگی براکوژی ناوخۆی دیانی نەکاو زووی بەشداریم نەکردن هین و کەشی بەشداریم نەکردن هین و ناوخۆجش بەشداریم نەکەن یۆن چانیشا کە من هەرگیز چەنی ئانینە جەنگی براکوژی کردی و چونکە ئێمە تەمام و شۆڕشەکە کردێنێت بە براکوژی و بە وێواردەیەوە دەماکەوتێن تا ئیسەی سەر بوو ئیسەیچە ماچوو تورک دۆست و هیچ کەسی نییە دۆست و هیچ قەومێتەریش نییە ئەسڵەن بە تایبەتی دۆست و کوردی نییە تاکە دژمنەیە کە ئێمە بمە من بە تورکی وەڵی گرینە ئینکرد و تورکی بە دژمنەوە سەرسەخت و کوردیزان پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە ڕەنگە کۆمەڵە چی بە بەڵام یەکەم هامساین ئیسە دەسەڵات و پارتی دیارە ئیسە چیوێن یعنی ئیسفادی بێن زۆنی زەرد و سۆز ئەو لا پارتین و ئیلاژێکیتی نیشتیمانین بەڵام من ئینەی ماچوو مەسەلەی ڕێفراندۆمیچ تورکیای بە پارتیش کرد من وێمیێ کەسمانیا دژوو ڕێفراندۆمی بوو بەڵام کە دنیاوات شکات شنیاکە بەڵام تورکیا ئەردۆگانی بە زۆر بە پارتیش کرد بەڕاستی یەکەم کەسی جبز جیادیش کە ئینم دیجەکەشە پارتی هیوادارنا پارتی فکر کەرەوە بەڕاستی فکر کەرەوە دۆسایەتی کردەی چەنی ئەردۆگانی دۆسایەتین چەنی یعنی مارتر ئیجازەش نییە هەر کاتێک گەرەک نۆ بۆ ئەگەر ئارۆ تورک پێش ڕەخسی و بەڕاستی وەڵێ گردیمانە یەکەم هەنگامش پارتی لێنەبەرۆ چونکایی نە پارتی نەیەکێتی نە هیچ ئیسلامێکێک لاو تورکیوە فەرق ناچونکای کوردێن بێ پارتی هیوادارنا تەمەناکەر و پێسە هامسەیەوە دۆسایەتیە پێی بەرژەوەندیە چند بەرژەوەندی بەڵام ئەپاسی یەکجاری ئەپا هەسیە کە ئیساڵ ڕاژدێنە بەڕاستی ڕاژدێنە دەوڵەت و تورکی فاشی ئامان 40 کیلۆ دلی خاک و کوردستانی هەر من بە پارتی ماچوو پارتی داگیرکریان یعنی بەڕاستی نیمە و پارتی خاک ئینە دەسوپاردین داگیرکریان تەمەناکەر و فکر کراوە دۆسایەتی کردەی چنی دۆسەکە و دلێمە چنی کوردوەمە سەد ئان نەخاسە ئەگەر یۆما گرت ئاوەختی ئینشاءالله ڕۆشنایە هەن بەڵام تەئکیدنا تورک ئەگەر دەسەڵاتش بی وەڵەنە پارتی لێنە بەرو ئینجا دمایی حیزبەکەی تری و کوردی بەعام هیوادارنا پارتی بلەوە وێشرە بەڕاستی ئایش خاون و مێژوویەوەن خەباتشن بەڵام دۆسایەتی کردەی چنی تورکی شکست تا بێت تەمام کوردستانی هەر ژوار پارچی
والله من يعني وضعي نامي وضع خطر أنا براسي أجر بارتي هلوستش نفارو أجر بارتي شني بككي ككردا شني يكيتي دوزبو شني بككي شني أحزاب كاي تريتي يعني شني هرشوار بارشكي من جم دوساياتي شني إنشاء دسو سيد دسو يدريني وقتي بشتو تركي مريو بلام بالتأكيد أجر بارتي أباش يوازا ما مالش شني تركي كرو كرنجا بصدان عقدش شني مور كردن بتاكرو أنا براسي خوينا ينا قرد ما زان بينا بصدان عقدي يعني تشيجبو أجر قلبي بين منيكاك مفروض بيواشو بيدي قرد ما بيانون سلسفري وكو بيمو قردو حزبك وقتي ترك هيش بنا ما كديو براسي بلام من إن شاء الله أميد كرو بارتيش جيولو باش قصبوا أشا سياستي وفرا خطرة چونكاي بصواتم ترك والله إيمانا دلنا برو دلنيانا أنا بدنا نجداجير كردن بارتي دلنا نشوف إتر خوينا شيء أجر يو فكر كرو زانو إنا ترك رفراد دوما كنا بيما بركود يكمن كسر جملة ديش كرد كأو برو سوكا ديش كرد بكردي والله ببارتيش كرد براسي إنا يقصي كرو داو عفيو كرو بلام دي تركاي تركشيو كرو من أجوم بارتي هیوادارنا هرگیز ئابانگەوازە کە پەکی کردن کە پەکەکەی کردن کە مراد قەیلانی کردن هیوادارنا گردی سەر و سفرەوە کۆکەرەوە تەمام و ئەحزابەکە دەست و زادەژورینی ئیتر ئاوەختی دژمنەکێمە 100 تورکێش بادەرەقەت و کوردی نمایە هەرگیز تەمەنا کەرو ئومێدیش کەرو پارتی بلەوە سیاستەکاشرە بلەوە بۆشوونەکاشرە پەی بەرژەوەندی گشتی ئەگەر پەی بەرژەوەندی گشتی ئەنە گیان تۆ سیاسەتێ بەرژەوەندیانەوە بەڵام نەخێر پەیداگیرکاریانە چیوە خەتەرا پێمە بەڕاستی ئومێد کەرو تەمەنایش کەرو ئومێد کەرو پارتیچ بلەوە مێژوو خەبات و ڕابردوو وێژرە بەڕاستی هەرچەند مێژوومان بەڕاستی ئەنە شەک هینە چەند نقصانیە چە نەبیێنێ ئەنە شە ونمەتەی چە نەبیێن ئیتر پیا شەرم کەرو باس و کوردایادی کەرو ئیسە بەڵام ئیسە تا پێسەمەجۆ تا پۆسەکە حرمەت و ڕێزمەند تا پۆسەکە نەبریان فریاوی ماگن بێ خاسا بەڵام ئی کارە تەنیا بە پارتی کردیوە فقط بە پارتی ئی کارە کردیوە ئومێد کەرو وەرو خاترە ونەو شەهیدا ئەنفالەکە کیمیابەرانی تەمام و شەهیدا و کوردستان هەر چوار پارتی سیاسەتێەوە ژیرانە گێرەوەەر چەنی تەمام و حیزبەکە ئاشتاوایە دروستکەرە کۆنگرێنەوەی بەسیوە